بێگومان خاوەنشکۆ دیوکلتیانوس بۆ بەرژەوەندی ڕۆم وامەیالەتە بایەخی زۆرتر لە خزم و کەسوکاری خۆیان دادەنێن کەوایە بارکی سەرشانم دەزانم بەڵێم کە من دڵنیام کە خاتو هێلن وەکو مێردەکەی ماکسیمیلیان تاقانەپەرستەوە خۆداکانی ئەمە قبول نییە و هەموو کەسێ ئەمە دەزانێت کە دڵپیسی و ناپیاوی تۆ سەرچاوی ئەم قسە پوچانەیە ئەتۆ درۆزنە زیاتر نیت تۆ دەتوانێ ئەو شتانەی کە وتت بی سەلمێنی جۆلیۆس دەیسەلمێنم بەڵگەشت هەیە؟ بەڵێ وەلە ڕۆژە کە دادگا پێک بێت تەواوی بەڵگەکانم بە خزمەتیەوە دەدەم دڵنیابە ئەگەر نەتوانێ بیسەلمێنی هەر لەو دادگایەدا سەری خۆت بەبات دەدەی قبولی دەکەم بەڵام تۆ ئەگەر دەرکەوێکەوەکو مێردە پیسەکەت لەسەر ئاینی مەسیحیت تۆ و کوڕەکەت هەر بە زیندوی لە گۆڕدەنێم بڕۆن تەواوی ئەم هەڕەشانە ئاکامی نییە زۆر ناخایەنێ کە ئەم خیانەتانە لەبیر دەچنەوە وا خوداپەرستان هەر بەم چەشنە پەرەپێدانی بیر و باوەڕی خۆیان درێژە پێدەدەن دەبێنێ خاوەنشکۆ باشتر وایە بۆ سەرمەشقی باقی خوداپەرستەکان و لەبیر نەچوونەوە سەزادانی خاینەکان ئەم ڕووداوە لەسەر لەوحەیەکی بنووسرێ و لە کۆشکدا لەبەر چاو ڕاگیرێ کاتبم بە بانکەن کاتب ڕاستە دەمەوێت لەگەڵت قسە بکەم بڕوانە هێلن من دەتوانم لە دادگادا دژی تۆ شەهادەت نەدەم ئەگەر بیر لە خۆت ناکەیەوە بیر لە کوڕەکەت بکەوە بە کوڕەکەت دڵنیا بە ئەگەر لەگەڵ نزە ماوەند بکەی منیش بە تۆ دەڵێم دڵنیا بە ئەم ئاواتە دەبێنێ و گۆڕ من دڵنیامە ڕۆژەکە ئەرکمیل لەژێر خاکدا بنێژن تۆ ئەقڵ دێتە مێشکتدا بەڵام ڕۆژە زۆر دێرە کەمە بیرکەوە هێلن من دەتوانم تۆ بەختەوەرکەم من لەسەر دینی مێردەکەمم و ڕقم لە تۆ و تەواوی خوداکانی تۆیە ئەمەت لەبیر نەچێتەوە و هەر کارێکە دەتوانی بیکەی خۆتی لێ مەبوێرە دەتوانی ئەمەش لە دادگادا بڵێ بڕۆین گالۆس لەم کارت پەشیمان دەبیەوە هێلن دەبینی تۆ ناتوانی پێشمە کارەکانی من بگری هێلن لە خزمەتتان خاوەنشکۆ بنووسە لە سەردەمی ئیمپراتور جەنابی هادریانوس و لە سەردەمی حکوومەتی خاوەنشکۆ دیوکلتیانوس لە فیلادلفیادا
6 کەس لە ڕاوێژکارانی حکوومەتی بەنێوەکانی مەکسیمیدیانوس، تلمیخا، یۆڤانیس، سودینانوس، مارتینوس و دیناسیوس لەسەر دینی ڕوومیەکان نەمان و لە پەرستنی جەنابی ئیمپراتۆر خۆیان بوارد، چونکو چووبوونە سەردینی پێغەمبەری درۆینەی عیسای ناسری. ئەوان بە خیانەتی یەکێک لە ئەفسەران لە بەندیخانە هەڵاتن و بە یارمەتی شوانێک ناوی ئەو شوانە چی بوو؟ ئانتۆنیۆس خاوشکۆ. ئەنتۆنیۆس لە شکەوتێک لە کێوی ئەندلوسا خۆیان حەشاردا، بەڵام سەربازانی ئیمپراتۆر ئەوانیان دۆزیەوە و بە فەرمانی فەرمانداری فیلادلفیا خاوەنشکۆ دیۆکلێتیانوس هەر لەو ئەشکەوتەدا لەبەند کران تا لە برسێتی و تینوێتیدا بمرن و هەر ئەو ئەشکەوتە بوو بە گۆڕی ئەوان. ئەم نووسراوە لەسەر لەوحێکی مەفرەغی هەڵکەنن و لە خەزنەی کۆشکدا بە ناوی بەڵگەیەکی مێژویی بیپارێزن تا بەسەرهاتی خائینەکان ببێتە سەرمەشقی باقی خەڵک. بەسەر چاو خاوشکۆ. تەنیا خوددا بانگ بکەن کە بەسەر تەواوی کارەکاندا زاڵە. تەنیا ئەو بانگ بکەن کە زوو دێتە هاناتانەوە. ئەی مامۆستا، ئەی بۆچی هەرچی بانگی دەکەین نایەتە هانامانەوە؟ خوددا بانگ بکەن هەر بەو شێوەکە خۆی وتویە، نەک بۆ جۆرەکە ئەمانە ژوپیتێر، ڤنوس، میترا و ئیزیس بانگ دەکەن. خوددا پەرستی لەم ئەزیزانە فێر بن. لە کاتی ئەو مەترسیە گەورە دیسانیش هەر خوددایان بانگ دەکرد. خودای گەورە بە مەسیحی وت: ئەی ئیسا، بە زاڵمانی بەنی ئیسرائیل بڵێ من بانگ بکەن بە دڵێکی پاکەوە و بیر و زەینی دوور لە شرکەوە و کردەوەی چاک و شیاو و دڵنیابن ئەو شتەی کە چاکەی ئێوەی تێدایە جێبەجێ دەکات. و خودای گەورە بە ئیسای وت: ئەی ئیسا، ڕواڵەتی خۆت بە ئاو بشۆ و باتنی خۆت بە کردەوەی چاک، چونکە ئەتۆ دەگەڕێەوە بۆ لای من. کاتێکە وە بیری من دەکەوی نەفسی خۆت سەرکوت بکە، و کاتێکە نەزانان نووسون تۆ وریابە. ئێستا بڵێن کامیەک لە ئێوە بەم چەشنەن؟ من شەهادە دەدەم کە جنابی ماکسیمیلیانوس و یارەکانی بەم چەشنە ژیاون. ئەوان مؤمنانێکی نەترس بوون کە جگەل لە ڕێگای خوددا هەنگاوێکیان هەڵ نەگرتووە. ئێستا 3 مانگە کە ئەو پیاوە چاکانە لەگەڵ کۆی خۆیاندا ڕاکشاون. وەرن هەمومان پێکەوە بۆ شادی ڕۆحی ئەوان دوعا بکەین و سڵاو و درودی خۆمان بنێرین بۆ ئەوان.
خدایە ئەمانە بۆ قایم بوونەوەی دینی تۆ لێرەدا کۆبوونەتەوە. ئێمە بۆ پێرەویکردن لە شەهیدانی ئەشکەوتی ئانجلۆز یارمەتی بدە. ئامین و ڕۆحی ئەوان لەگەڵ پێغەمبەرەکانت مەحشور بکە. ئامین وە سڵاو و درودی خۆت بنێرە بۆ ئەوان. ئامین دایە ئێوە ئەسلە نیگەران مەبن، من خۆم ئاگام لە ئێوە دەبێ. بابم لە ڕێگەی خۆدا کوژرا. ئەرێ کوڕەکەم، ئەرێ بۆ کوێ دەچێن؟ ئێوە حەقتان نییە بڕۆنە ژوورێ، ڕاوەستن لەگەڵ ئێوەمە بگەڕێنەوە. ئێوە حەقتان نییە بڕۆنە ناو ماڵەوە، بڕۆن. بە فەرمانی خاوەن شکۆ ژولیوس دەبێ ماڵە بگەڕێن. دانیشتوانی ئەم ماڵە بە پەرستنی خودای تاقانە تاوانبار کراون. خدا گیان چی بووە؟ دەبینم کە خاتو هێلێن زۆر ترساون. بێشەرم چی دەوێت؟ پاش ئەمە ئیدی هەروایە ماڵێکە دانیشتوانی نێوی مەسیح دەبن بۆ خودای تاقانە دەپەرستن شیاو یارەمیش نین. هەر کات کارتان تەواو بوو لە بەرچاوم بن. ئافرین! خەریک بن بۆ ڕاوەستاون درێژە بدەن. کارلۆس تۆ لێرە ستەکەی کەوایە تۆم بدیدایە لێرە بوونت لێرە پڕمەترسیە. مەسەلێکی گرنگ هاتووەتە پێش. نازانم تۆ هاوکاری دەکەی یان نا. لە دۆستایەتی من دڵنیە؟ تۆ جەنابی ماکسیمیلیانت خۆش دەویست، دروستە؟ من ڕۆح و ژیانی خۆم بە هیوان دەزانم. ئەگەر نیاز بێت ئەرکی خۆت جێبەجێ دەکەی؟ ئەرێ پترۆس ئەمە ئەرچی سەرشانی منە. چ بووە گالۆس؟ بە من بڵێ. دەڵێن تۆ تەنیا بڵێ بۆ پاراستنی ئابڕووی جەنابی ماکسیمیلیان حازری فیداکاریەکەی یان نا؟ حازرم بۆ جەنابی ماکسیمیلیان تەنانەت گیانی خۆشم بدەم.
هەڵبەستی کرد مات بگرن مەهێڵە دەرچیە بگرن بگرن هەڵبەستی کرد بگرن خاتونی من خاتونی من خاتونی من خاتونی من خاتون مزگەنی هەواڵێکی خۆش خاتونی من خاتونی من خاتونی من چی بووە هەواڵێکیش خاتون لەکوێیە وابزانم لە کتێبخانەدا بێ کتێبخانە چی بووە گالوس خاتونی من جولیوس جولیوس مرد ئەو مرد شکر بۆ خوددا ئەو دەبوایە بە سزای کارەکانی گەیشت بە شکر بۆ خوددا شکر بۆ خوددا ئەو چۆن مرد گالوس پترۆس خاتون پترۆسی قارەمان ئەوی کوشت پترۆس پترۆس بەڵێ پترۆس خۆی چی دەهات ئەو گیانی خۆی لەم ڕێگایەدا بەخت کرد خاوەنشکۆ پاش ئەمە هیچ کەس ناتوانێ زیانێ بە خاتونی ئێوە بگەێنێ دڵنیابن خدایە پترۆسی قارەمان لە ڕەحمەتی خۆت بێبەش مەکە و ئەو لەگەڵ پیاو چاکان هاونشی بکە خاتونی من ئەو قارەمانە نمرد خیانەت لە دوایی خیانەت تاخمێخائن لە دەور و بەرم کۆبوونەتەوە ڕۆژی ڕووناک لە پێچاوی تەواوی خەڵک ئەسیرێک کۆی لێکی ڕزگارکراوی دەستی ماکسیمیلیانی خائن ئەفسەری پایە بەرزی ئێمە دەکوژێت ئەوە لە ڕاوێژکارانی پیسی ئێمە و ئەوەش لەو ئەفسەرە خائینە خۆفرۆشە فیدیاسی پیس و ئەمەش لە قارەمانی مەیدانەکانی تەفریح و خۆشڕابواردنی ئێمە ئیدی بە چ کەسێ
بە چ کەسێ دەتوانم متمانەم هەبێ تەوەی ئەوانە لە جێرسەری مەسیحەکاندا خاوەن شکۆوە بەر لەمەش ئەمە وریاییماندا بوو خاوەن شکۆ ئێوە باشتر لە باتی وریاییدان بە من پێش بە تەبلیغاتی مەسیحیەکان بگرن وە ساقەت بم ئەو ڕووداوە پیسە لە کۆشتا قەوماگە بۆتە هۆی دڵگەرمی پەیڕەوانی دینیان ئەوان هەموو جگاکیان پڕ کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێتەوە ئەی ئێوە خەریکی چین کاهێنەکانی بەعابەت بۆچی باسی دەسەڵاتی مریخ ئاپۆلۆن وەژۆ پێتری تاوانا بۆ خەڵک ناکەن خاوەن شکۆ ئێمە هەولی خۆمانداوە بەڵام بێفایدەیە هەرچی زیاتر هەوڵ دەدەین کەمتر بە ئاکام دەکەین قسەی پڕۆپوچ قسەی پڕۆپوچ دەکەن من چۆن بزانم کە ئەم دینە تازەیە لە نێو کاهێنەکانی مەعابدیشدا پەرەی نەسەندووە چۆن بزانم کە خائینی دوایی تۆنیت یان تۆ بیان کوژن تەواوی پێڕەوانی ئەم ئاینە تازەیە سەر ببڕن تەنانەت یەکی کەسیشیان بە زیندوو مەهێڵنەوە بیان کوژن جەنابی دەقیانوس سلامت بێت جەنابی ئیمپراتور هادریانوس 3 ڕۆژ لەمەوبەر پاش گەڕانەوە لە سەفەری ئۆشەلیم کۆچی دواییان کرد چی دوت؟ ئیمپراتور هادریانوس 3 ڕۆژ لەمەوبەر مردن پەنادە بەمە بەرژوە پێتری بەرز و توانە بەرگەی ئەم خەمە گەورەیە چلۆن بگرم تەواوی هیوای من لە ڕوومدا بەڕێزیان بوو من هێشتا بەسەر خەیانەتەکانی ناوخۆیدا زاڵ نەبوومە پاشەمە پیلانەکانی ڕۆم دژی حکوومەت چۆن بەرپەرش دەمەوە ئیمپراتۆری تازە کێیە؟ ئەنتێنن خاوەنشکۆ سەنا ئەنتێنن کوڕی خاوەنشکۆ هادریانوسی بۆ جێگری ئەو هەڵبژارد ئافرین ئافرین بۆ سەدای ڕۆم وە درود بۆ ئەنتەنەن ئەنتۆنیۆسی دڵپاک و دیندار من دڵنیام کە پەیوەندی ئێمە لەگەڵ ئەنتەنەن دۆستانەتر لە پەیوەندی ئێمە لەگەڵ هادریانوس دەبێت ئەو ئیمپراتۆری بە زۆر قبول کرد خاوەنشکۆ من ئەو باش دەناسم زۆر وریایە بەڕواڵەت دەڵێنا بەڵام لە دڵەوە پێی خۆشە زۆریشی پێخۆشە هەر بەم بۆ نێوە لە سبەینەوە بۆ ماوەی 1 حەوتا جێژن دەگرین ئیمپراتۆری کۆچ کرد لە پێشتا لەبەر ئیمپراتۆری کۆچ کرد و ڕۆژی ئازیەت باری ڕادەگەێنین جێژن ڕاوەستێ بۆ پاشان جێژن دەگەڕین پاشان هەواڵێکی خۆش خاتونی من هەواڵێکی خۆش خاتونی من چی بۆ گالوس ئەم جارە کامل هۆڕ چووەتە جەهەنەم ئادریانوس خاتونی من جنابی ئادریانوس خوایە شکرت لعنەتی خودای لێبێت
ئەو بە هەنگاوی نەحسی خۆی خەم و بەدبەختی بۆ خەڵکی فیلادەلفیا بە دیاری هێنا. لعنەتی خوددا لە ئەو و خوداکانی ڕووم. ئامین. ڕاستی دەزانن کێ بوو بە ئیمپراتور؟ ناچ کەسە؟ ئانتنن خاتونی بن. سنای ڕۆم ئانتینیۆس کوڕی هادریانوسی بۆ جێگری ئەو هەڵبژاردووە. چه تەوفیرێکی هەیە؟ ئەمە لەگەڵ ئەوانی تر تەوفیری نییە. یەک لە یەک خراپترن. ئێستا یارانی ئەشکەوت 20 ساڵەکە لە پەنای لوتفی خالقدا نوستون. هەروە کە جیهانی دەرەوەی ئەشکەوت لەوان بێخەبەرە، ئەوانیش لە جیهانی دەرەوەی ئەشکەوت و ئەو شتەی تەقدیر دیاری کردووە بێخەبەرن. هەر لەم کاتەدایە کە ژیانی دەقیانوس بە دەستی خوونکارێ وەکو خۆی کۆتایی پێدێ. ئەرکمید بە دوای چیدا دەگەڕێ؟ بە دوای ئینجیلی بابمدا دەگەڕێم. ئەو ئەنجیلە کە لەسەر پێست نووسراوە و لولە کرابوو پاش ڕۆیشتنی بابەت ون ببوو. بەڵام ئەو ئەنجیلە کە وەکو کتێبە لە لای منە. خاتونی من خاوەن شکۆیرکمید. چی بووە گالۆس؟ ئەو هاتوو هاوارە دەبیسن شار شۆژاوە. بابتان دەقیانوسیان کوشتووە. نازانم چی بکەم. نازانم دەبێت لە ئێوە سەرخۆشی بکەم یانە. بەهەرحاڵ کوشتارێکی سەیرە. ڕاست دەڵێی؟ ئەلێ سەربازانی مارکوس گۆرینیوس تەواوی سەر هەڵداوەکانیان لەناو بردووە. دەقیانوسیش یەکێک لەوانە بووە. تەواوی ئەو کەسانەی کە تەنانەت لەگەڵی بچووکترین پەیوەندێکیان بووە قۆڵبەست دەکەن. لە ئاکامدا کەسانێ بابمیان کوشت کە ساڵها بەوان خزمەتی کردبوو. دەبینی مەکسیمیلیان پاش 20 ساڵ قاتڵی تۆیان بە سزای خۆی گەیاند. من وا دەزانم کاروباری خوداپەرستان باشتر لە ڕابردوو بێت. نا کوڕم، هەروە کە لە کاتی ئەنتۆنیوسی بەڕواڵەت مقەدەس تەوفیری نەکرد، لە سەردەمی ئەم مارکوسەیشدا هیچێ ناگۆڕدرێ. تەنیا دۆعا بکەن لەمە خراپتر نەبێ. ئەی خوددا، ئایا ڕۆژێ کاروباری ئیمانداران لەمە باشتر دەبێ؟ ئێمە لەم ڕێگادا کوژراوی زۆرمان داوە،
وە سەختی زۆرمان دیوە. ئەگەر کاروبار لەمەش خراپتر ببێ دیسانیش ڕێگای خۆمان درێژە پێدەدەین. پاش مردنی دەقیانوس ئاژاوە و شڕەژاوی و ناهێمنی تەواوی ناوچەی داگرت و هەر کەس لە گۆشەیەکەوە سەری هەڵدا. هێلن و کوڕەکەی ئەرکمیت لەم دەرفەتە کەڵکیان وەرگرت و لە درێژەی ڕێگایی جوانمێرانی ئەشکەوتی ئەنجلسدا دەستیان کردە تەبلیغی خوداپەرستی. ئەوان دەچوونە نێو کۆڕەکانی خەڵک و ڕێگای ڕزگاریان بە خەڵک نیشان دەدا تاوەی کە تەمەنی هێلن هاوسەری ئەمەکدار و بە ئیمانی ماکسیمیلیان دوایی هات و کەوتە نێو جێگەی مەرگ. ئەرکمیت کوڕم، بووکی مێرەبانم، نەوەی باشم دەیوید. خۆشحاڵم لەمەکە کاتێک کۆچی دوایی دەکەم کە ئیمانم بتەوە. بێڵەن ڕاستەقینەیەکتان بۆ بڵێم. من تا ئێستا نەمتوانیوە بڕوا بە مردنی مێردەکەم بکەم. هەموو کات چاوەڕوانی گەڕانەوەی ئەو بوو. نازانم بۆچی لە ئێوە داوا دەکەم کە من لە بناری کێوی ئەنجلۆسدا بنێژن. دەمەوێت لە نزیکی ئەودا بم. بەڵام بە ئێوە حاڵتان قسەکانم مەبڕا کوڕم، دەرفەت کەمە. داخوازی دیکەم ئەمەیە کە ئێوەیش ڕێگایم مێردەکەم و باقی خوداپەرستەکان کە لەم ڕێگادا گیانیان بەخت کرد درێژە پێ بدەن، دڵنیابن کە سەرکەوتنی دوایی حەقوازان. ئیمپراتۆری مارکۆس ئۆرانیوس جێگریانتەش
20 ساڵی خایاند لە سەردەمی حکوومەتی ئەودا گالوسی پیر کە زیاتر لە 100 ساڵ لە تەمەنی تێدەپەڕی لە خاشدرا مەڵبەندی مارکوس ئۆرانیوس هەرچەند لەلایەن ڕۆژهەڵات و ڕۆژاواوە دەکەونە بەرپەلامار بەڵام هیچ کات لە سەرکوتکردنی خوداپەرستان غافڵ نەبوو بە لە ناوچوونی ئیمپراتۆری مارکوس کەمێت تەختی ئەوی داگیر کرد و ماوەیەک بەسەر ڕوومدا دەسەڵاتداری کرد کاتێکە کەمێت لە ڕوومدا بەدەستی ئیمپراتورێکی دیکە کوژرا ئەرکیمێدیش لە فیلادلفیادا لە حاڵی گیان کەنەشدا بوو ئەو لە کاتی مردندا بە کوڕەکەی وەسیەتی کرد کە هەموو کات بیرەوەری باپیری شەهیدیان مەکسیمیلیان و باقیتر زیندوو ڕاگرن و لەسەر ڕێگای ئەوان پێداگەر بن و لەگەڵ بتپەرستاندا بربەرەکانێ بکەن پاش کوژرانی کەمێت کاروباری ئیمپراتوری زۆر ئالۆز بوو و لەوەها بارودۆخێکی شڵاژاودا کوشت و بڕی خوداپەرستان لە بیر چووەوە بەڵام هێور هێور قسە و باسی مەسیحیەکان دەگاتە نێو کۆڵان و باژێر و ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی لایەنگرانی پێغەمبەری ناسری هەرەیساند کلیساکان بە خێرایی زیاد و زیاتر بوونەوە بەڵام بەداخەوە مبەلغینی مەسیحی بۆ ئەوەی بتوانن پەیڕەوانی زۆرتر کۆبکەنەوە لە بەرامبەری بیر و باوەڕە هەڵەکانی ڕوومیەکاندا ملیان دانەوەند و زۆرێ لە بیر و باوەڕەکانی ئەوانیان قبول کرد و هەڵەیەکی گەورە لە دینی مەسیحدا بەدی هات خوداپەرستان نزیک بە نیو سەدەیان بە ئارامشەوە تێپەڕ کرد تا ئەوەی کە تەختی پادشایی دەکەوێتە دەستی دەسیوس و دیسانەوە کوشت و بڕ و خوێن و ئاور و ئەشکەنجە هەموو جێگایەکدا دەکرێت بەڵام دەسیوس 2 ساڵ زیاتر نامێنێ و بە دەستی ڤالێریان لە ناو دەچێت سەردەمی ڤالێریان یەکێک لە تاریکترین سەردەمەکانی مێژووی مەسیحیەتە خوداپەرستانی زۆر لە بەردەم خوداکانی ئولامدا قوربانی دەکرێن بەڵام ئیمپراتوری ڤالێریانیش وەکو باقیتر هەتایی نابێ و شاپوری ساسانی سپایەکی بەهێز لە ئێراندا تیار دەکات و بەرەو سنوورەکانی ڕووم هەلامار دەبات و شەڕی نێوان ڤالێریان و شاپور جارێکی دیکە خوداپەرستەکان لە بیر دەباتەوە لەشکری ڕووم لە ئێرانیەکان تێک دەشکێ و ڤالێریان ئەبێتە دیلی شاپور مردنی ڤالێریان ئارامشێکی دوور و درێژ بۆ خوداپەرستان بە دیاری دێنێ دەم و دەستگای ئەوان تەنانەت زیاتر لە سەردەمی دەسیوس هەرە دەگرێت و کلیساکانی ڕووم دەسەڵاتی خۆیان پەرە پێئەدەن و مەقامی ئەعزەم بە لەقەبی پاپ واتە باب دیاری دەکرێت ئیمپراتورەکان یەک بە دوای یەکدا دێن و دەڕۆن و خوداپەرستی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرە دەگرێت و لە ئاکامدا پاش 200 ساڵ دوای سەردەمی مەکسیمیلیان و یارەکانی ئیمپراتور کۆنستانتینیش دێتە سەردینی مەسیح و بەم چەشنە 3 سەدە پاش حەزرەتی ئیسا عەلەیه السەلام تەواوی ئیمپراتوری ڕووم لە بەرامبەری ئاینی تازەدا سەردا دەنەوێنێ فیلادلفیا پاش 300 ساڵ و ئەو کاتەکە مردووەکان بۆ حسێبکردن زیندوو دەبنەوە تەنیا کارە چاکەکانیەوە ڕزگارتان دەکات بێگومان لە ڕۆژی پەسڵاندا کارەکانی ئەمڕۆتان وەبیردێننەوە و لە کاری خراپەتان پەشیمان دەبنەوە ئەو ڕۆژە ئاوات دەخوازن کە بریا هیچ کات گوناحێکتان نەکرد بە یا زۆڵمێکتان نەکرد بە یا خراپەتان بە خراپە وەڵام نەدەبایە بابە خەڵک دەپرسن کە ئێوە چۆن دەزانن کە مردۆکان دوای زیندوو دەبنەوە تا ئێستا کەس زیندوو بوونەوەی مردوویەکی دیتۆ؟ بەڵێ بینراوە بەڵێ خدا مردوگەلێکی بەدەستی گەورەمان مەسیح زیندوو کردوتەوە بەڵام ئەمە مێژووە بابە هیچ سەردەمەکانی دوورە باشتر وایە باسی ئەم سەردەمە بکەن نەک ڕابردوو ئێمە ئێستا چۆن بە ژیانی دووبارە ئیمان بێنین خدا دڵەکانی هەمومان بە تیشکی خۆی ڕوونا کاتەوە بەڵام بابە من دەمێ بزانم خدا چۆن مردووەکان زیندوو دەکاتەوە ئایا ئەمە ئاواتێکی هەڵەیە یا ئەوەی کارێکی شوورەیە ئیزن بدەن منیش پرسیارێکم هەیە ئەیە ئەمە ڕاستە کە لەشی
شەهیدانی ئەشکەوتی ئانجلس لەناو نەچووە و هەروەها ماون؟ ئەم قسەیە بە پرسیاری من چی؟ بە هەڵەمەچن ئەگەر ئەم پرسیارە بڕاست بێت پەیوەندێکی زۆری هەیە. خدایەک کە دەتوانێت لەشی چەند ساڵەی مرۆڤی 100 ساڵە بە ساغی ڕابگرێت، بێگومان دەتوانێت شتی پواویش دیسان ببوژێنێتەوە. من لەم بارەوە تێدەکۆشم کە ئێوە زیاتر لە چۆنیەتی شەهیدانی ئەشکەوتی ئانجلس ئاگادار بکەن. ئەی خوددا ڕەحمەتی خۆتمان بۆ بنێرە و نووری بەشکۆت لەسەر فاران ببارێنە، پرشکۆتر لەوەی کە بەسەر سایل داباراندت و پرشکۆتر لەوەی کە بەسەر هۆریستا دادباران. بابە گەورە، ئێمە مانای سایل دەزانین، کێوێکە کە نووری خۆدا لەوێ بەسەر گەورەمان مەسیح داویەتی، دروستە؟ ئافرین کچم، دروستە. هوریس کیوی حەزرەتی موسایە کە خۆدا لەوێدا لەگەڵی قسەی دەکرد، هەروایە؟ ئەرێ کچم، ئافرین. بەڵام ئێوە نێوی فارانتان برد، تا ئێستا ناوی فارانم نەبیست بوو. فاران نێو جێگەیەکە کە ئاخرین پێغەمبەری خوددا پاش گەورەمان مەسیح لەوێدا دەگاتە پێغەمبەری. بابە گەورە، یعنی پاش مەسیحیش پێغەمبەرێ دێ؟ ئەرێ کچە باشەکەم، پاش گەورەی ئێمە پێغەمبەرێکی دیکە دێکە نێوی ئەو ستوودەیە. بابە گەورە، مەسیا کەی دێ؟ نازانم، بەڵام دەزانم کە پێڕەوانی ئەو باشترین خەڵکی جیهانن. جەنابی ئاریوس، بابە فیلوس هاتوون. بڵێن تەشریف بێنن. دەی بابە فیلوس کاری بە منە. ئیدی بۆ ئەمڕۆ بەسە، سبێنێ دیسانەوە دەتان بینم. ئێستا بڕۆن بڕۆن تا ڕۆژێکی دیکە و چیرۆکێکی دیکە. بڕۆی. سەلام لە ئاریوسی پیر. سەلام بابا، چاوەڕوانی ئێوە بووم، دیتن ئێوە خۆشحاڵمی کرد. ئەمە ئەو پەڕی لوتفی ئێوەیە. بزانم ماری لەکوێیە، ئەوان لە نێو وڵاتەکانت نابینم. بۆ دیتنی مامی لە فیلادێلفیا چۆتە دەرێ، حوتێ داهاتوو دەگەڕێتەوە. بەڕاستیکردنەوە ئێوە ئاەتێک لە ئاەتەکانی خوددایە. ئیمان و پارێزگاری و زانست هەموو لەوێدا کۆبوونەتەوە. ئەو بووەتە سەرمەشقی هەمومان. ئەمە لوتفی ئێوە نیشانەدات. فەرمون بابا فیلوس. نا دەرفەتی دانیشتن نییە. دروشکەی من ئامادەیە. ئەگەر مێلتان بێ دەمەوێ هاوڕێ لەگەڵ ئێوە ئەشکەوتی ئەنجلس ببینم. بەڵام ئەشکەوتی ئەنجلس بۆچی؟ لە ڕێگادا بۆتان دەگێڕمەوە. سێرە کە ئێوە تا ئێستا نەڕۆیشتوونەتە ڕەقیم و کێوی ئەنجلۆس. من زۆر کەم سەفەر دەکەم. زۆریش کەم لە فیلادلفیا چوومەتە دەرێ. ئەگەر نەویست بە کە شەهادەت و بەسەرهاتی باپیری ئێوە جەنابی ماکسیمیلیان و دۆستەکانی لە ئاهەنگی ئامۆژگاریدا بۆ خەڵک بڵێم، ڕەنگە نەمتوانی بە بۆم سەفەرش هات بە. بەسەرهاتی شەهیدانی ئەشکەوت من بۆتانی دەگەڕمەوە. بنەماڵی ئێمە پشت بە پشت بۆ یەکتریان گێڕاوەتەوە و ئەویان لەبەر کردووە. ڕێگای زۆرمان نەماوە. ئەوەیە کێوی ئەنجلۆسە.
من وا دەزانم کە ئێرە دەناسم لە پێشتا ئێرەم دیوە بەڵام ئێوە فەرموتان لە پێشتا ناتونێت ئێرە هەروایە وریابن فەرمان ئەمەش کێوی ئانجلۆس کە دەتانەویست بیبینن دیسانیش دەڵێن نازانم لەبەر چی ئەم کێوە ئەوەندە بۆ من ئاشنایە بەڵێ بەهەرحاڵ ئەو ئەشکەوتە سامناکە کە هیچ کەس ناوێرێ لێ نزیک بێتەوە لۆ سەرەیە ئێستا زانیم من شەوێک ئێرەم لە خۆندا دیوە ئەرێ من دیتم کە ڕووناکایەکی گەورە هەر لەویەوە کە ئەوە نیشانتادا وە دەرکەوت وا پیاوێ لە ناو ئەو ڕووناکاییە هاتە دەر وە تا گەیشتە خواری کێوەکە لە بەرامبەری مندا ڕاوەستا وە لەو کاتەدا من لە خۆ ڕاچەڵەکیم